You're getting to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With Mommy and Daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. But there's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. مێرووەکانی کایۆ. بەیانیەکی ئارام و خۆش بوو لە ماڵی کایۆ. بووکە شوشەکەم، بووکە شوشەکەم. تا ئەو کاتێک کە گیلبەرت بڕیارە تۆزە بگەڕێت، گیلبەرت! ڕۆزی! چییە؟ هیچ نییە، جاڵجاڵۆکی بچووکە. جاجۆڵەکە یە ڕۆزی؟ من جاجۆڵەکەم خۆشەوە چونکە 8 قاتی هەیە. ڕۆزی حەزی لە مێروولە نییە. کایۆ مێرووی خۆشەویست. ئەویست ئەوە پیشانی ڕۆزی با کە مێرووەکان ئەتوانن خۆش و سەرنجڕاکێش بن. ئەو کاتە ڕەنگە ئەویش خۆشی بوێن. وەرە ڕۆزی، وێنەی هەموو مێرووەکانە بۆ کێشم. ڕەنگە ئەو کاتە تۆ خۆشی بوێ. بیرۆکەیەکی زۆر نایابە. حەزەکەی بۆیە وەرەقەکانیش بێنەوە ئەتوانین لە دەرەوە سەیرانێ بکەین. بەڵێ باش. سەیران، سەیران. دەی گیلبەرت، وەرە چین بۆ سەیران. هەروەها ڕۆزیش. سوپاس. یەک، دوو، سێ، چوار، پێنج، شەش، حەوت، هەشت. چاوەلی ڕۆزی، ئەمە جاجاڵۆکەکەیە. تخوا جوان نییە؟ مێروویە. ئەوەش مێروو، یەعیش نییە. پێی ئەڵێ خاڵخاڵۆکە. جوان نییە ڕۆزی؟ مێرووەکەی جوانە. وێنەی خاڵخاڵۆکەی کە بۆ کێشم ڕۆزی. خاڵخاڵۆکە کێنا نەخوات؟ من. سپاس، سپاس. گیلبەرت ختووکەمەیە. گیلبەرت ختووکە و نایەت. ئەوەتە لەسەر مێزەکەیە. کایۆ، هیچ نییە ڕۆزی. مێروولێن، ئازارە نایەن. کایۆ ئەیزانی کە مێروولەکان تەنیا بۆ خواردن نەگەڕێن. چاوەلەیە چۆنە سەرێک هێڵی ڕاستەڕۆن؟ ڕۆزی، ڕێک وەکو ڕیزی خوێندنگە وایە، سەیریان کە.
خواردنەکە بنەوە ماڵەوە لەگەڵ مێرووەکانی ترا بەشیەکەن. دایە مێروولاچی تۆ ماڵێ. ڕاستە کچەکەم. مارتین خان چیرۆکێکی بۆ گێڕانەوە لەباری مێرووە. وتی هەموو مێروولێک ئیشێکی هەیە. هەنێکیان چاڵ هەڵەکەن و هەنێکیشان چاودێری بچکۆلەکانیانەکەن. واو! سیرکە! ئەمەش مێروویەکی ترە ڕۆزی. ڕەنگەکەی ئەڵێ کرمۆکە. هانێ؟ کرمۆکە؟ ختووکەم هەیە. ئازانە چی فێر بووم لەباری ئەم کرمۆکانەوە؟ ئەخەون کە لە خەو هەڵەسن ئەبن بە پەپۆلە ڕۆزی. پەپۆلە؟ تۆ پەپۆلە خۆشە وانیە ڕۆزی؟ بەڵێ ڕۆزی پەپۆلەی خۆشە. کایۆ بیری لەوە کردەوە کەچی ئەبوو ئەگەر بەقەدەر مێرووێک بچووک بووایە. ئای کە خۆشە. سڵاو خاڵ خاڵۆکە خاتوون. سڵاو مێروولە، ئەتوانی تۆزێک سیۆم بەش بی؟ سپاس. ڕۆزی لەکوێ؟ ڕۆزی ئەفرێت. واو! ڕۆزی ساری پەپۆلە بووە. هانێ ڕۆزی. پەپۆلە. هەردووک تاوەرن ئەبێ نانەکەتان تەواو بکەن. وابزانم ئێستا ڕۆزی مێرووەکانی خۆشەوێ. باشە. سوپاس کە دەربارەی مێرووەکان شتە فێرکردین. دیارە زۆریان لەبارەوە ئازانی. کایۆ شانازی بۆ شتانەوە کرد کە لە خندنگەی یاریەکە فێر بوو. دڵخۆشیش بوو کە توانی ڕۆزی بە مێرووەکان ئاشنا بکات. کرمۆکەکەی جوانە. سێرکە گیلبەرت. وابزانم گیلبەرت مێرووی ناوێ. وانیە ڕۆزی؟ وەکو من و تۆ نییە. ئەو خۆشی ناوێ. گیلبەرتی ساختەچی. گیلبەرت! کلوە بەفرەکان. خۆزکە خۆزکە خۆزکە. کایۆ پەلەی بوو یەکەم بە فریزستان ببارێت. هەموو بەیانیەک خۆزگەیە خواست بەفر ببارێت. هێشتا نەباریوە. کایۆ ئیزانی پێویستە ماوەیەکی تر چاوەڕێ بکات. بەڵام کارێکی قورس بوو. ئەویست بەفرەکە سوور ببارێ و ئەم بچە لە ناوێ یاری بکات. هێشتا نەباریوە. هەموو بەیانیەک کایۆ چاوەڕێیە کرد بەفر ببارێت. هێشتا نەباریوە. نیگەران مەبە کایۆ کە ژناسی ئەڵێ ئەمڕۆ لەوانەیە بەفر ببارێ. پێویستە کەمێ ئارام بگری کوڕم. هەنێ جار چاوەڕوانی سەختترین شتە. وەرە گیلبەرت تۆ توانی؟ دێ باس بە گیلبەرت. کایۆ هەڵیە شتێکی تازە فێری گیلبەرت بکات. بەڵام گیلبەرت زۆری حەز لێ نەبوو. دێ گیلبەرت زۆر زەحمەت نییە. خۆت هەڵا. پاڵکەوە گیلبەرت. پاڵکەوە. گیلبەرت. ها؟ دایکە دایکە. چییە کایۆ؟ بەفرە بارێ بەفرە بارێ. ئاها کولۆ بەفرەکان چەند جوانن. ئەتوانم چمە دەرو یاری بکەم؟ ئەتوانی بڕۆی. کایۆ زۆر پەلەی بوو کە بچێتە دەرەوە.
وابزان بە شێوەی بازنەی سووڕاوینەتەوە. وەکو قازەڕۆم بەردەمان پیاوە بەفرینەیەک دروستکەم. بڕوا ناکەم بەفرەکە بەش بکە کایۆ. کایۆ ئەیزانی دایکی ڕاست دەکات. بەفرەکە بەشی دروستکردنی پیاوە بەفرینەی ناکرد، بەڵام هێشتا ئەیتوانی فریشتەی بەفرین دروست بکات. کایۆ دەستی کرد بە بیرکردنەوە لەبارەی ئەو پیاوە بەفرینەوە کە دوای ئەوە بەفرەکە زۆر بوو ئەیویست دروستی بکە. کایۆ خەیاڵی لای دروستکردنی گەورەترین پیاوە بەفرینە بوو. ئەزانی هیچ گولۆ بە فرێگلێکێکی تر ناچێت؟ بەلای منەوە هەمیان یەکشتن. لەبەرەوەی زۆر بچووکن ناتوانین جیازەکەیان ببینی. ڕاستە، ئەڕۆم و یەمەوە. کایۆ ئەیزانی بۆ سیرکردنی شتە بچووکەکان پێویستی بە چییە؟ زەڕەبین شتێکی چاکە زۆر بە خێرایی نەخوارەوە. کایۆ سیرکە. هی ئەڵێتی خۆمان کولە بەفری خۆمان دروست بکەین؟ چۆن؟ وەرە فێرت کەم. سارا لە قوتابخانە فێری دروستکردنی کلوە بەفری کاغزی بوو. ئەنجا ئەیش فێری کایۆیە کرد. یەکەم جار پارچە کاغەزێکی سپی ئەهێنی، ئەنجا ڕۆزی ژیاریەکات. ئەنجا مقەستەکە ئەهێنی. مقاس؟ ناڕۆزی تۆ زۆر مناڵی. بۆچی لە جاتی ئەوە ناچی وێنەی کڵۆ بەفرەکان بکێشی؟ ڕۆزی کلوە بەفر بکێشێ؟ ئەمە قەستانە بۆ مناڵی گەوری وەکو من و سارا بن. ئەنجا بە چی زۆر بەوریە و سوچەکانی ببڕە، ئەنجا تەنیشتەکانی ببڕە با هەریەکەیان شێوەیەکی جیاوازیان هەبێ. ئەنجا کاغەزەکە بکەرەوە. ئەها سەیریکە. زۆر باشە ڕۆزی. کایۆ شانازی بە کلوە بەفرەکەیەوە کرد و شتێکی زۆر تایبەتیشی بۆ دەرکەوت. سیرکە هیچیان لەوی تر ناچێ. ڕێک وەکو کلوە بەفرە ڕاستەقینەکە. وابزانم کایۆ دوجار توانی شتێکی نوێ فێری گیلبەرت بکات.